بەشێک لە فەرمانبەران و مامۆستایانی زانکۆی سلێمانی خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەندامێکی سەرکردایەتی پارتی ڕایدەگەیەنێت حکوومەتی عێراق شەرمەزاری بۆ دەمێنێتەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەیەنێت کێشەی ڕێگنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا هۆکاری ئەوەیە کە نەوتی هەرێم لە دەستی گروپێکدایە کە بە ئاسانی لە دەستیان دەرنایەت. سڵاوتان لەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکە. بەشێک لە فەرمانبەران و مامۆستایانی کەمپی کۆن و نوێی زانکۆی سلێمانی بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە خۆپیشاندانیان ئەنجامدا. خۆپیشاندەران باسییان لەوە کرد لە ژێر دروشمی خوێندنی باڵادا ئەوەی بەوان دەکرێت بە کەس نەکراوە و جگەلەوەی بێبەشکراون لە پلە بەرزکردنەوە و پێدانی زەوی موچەکانیشان لە کاتی خۆیدا پێنادرێت. خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بۆ موچەی مانگی سێ لە کاتێکدایە دوێنێ وەزارەتی دارایی خشتەی دابشکردنی موچەی مانگی چواری بڵاو کردەوە. بەڵام هێشتا لە سنووری پارێزگای سلێمانی خانەنشینان و بەشێک لە فەرمانبەری وەزارەتەکان موچەی مانگی سێیان وەرنەگرتووە. لە لایەکی دیکەشەوە مامۆستایانی زانکۆی هەڵەبجە هۆشداری ڕاگررتنی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ دەدەن و ڕای دەگەێنن لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. پەرلەمانتارێکی یەکێتی سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار دەکات و 2 دۆسیەی هەستیار دەجوڵێنێت. کاروانگەزنەی پەرلەمانتاری کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنمانیدا ڕۆژی دووشەممە ڕایگەیاند دۆسیەکی یەجگار زۆری گەندەڵی لە هەرێمی کوردستان هەیە و داهات بە ناڕوونی ماوەتەوە بەمەش کێشە بۆ هاوڵاتیان دروست بووە. ئەوەشی خستە ڕوو سکاڵای یاساییم لەسەر دەروازی سنووری حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل تۆمار کردووە بە هۆکاری ئەوەی کە چەند گەندەڵیەکی ڕێکخرا و سیستماتیکی لە چەندان خاڵی سنووری بە تایبەت ئەو 2 دەروازەیە بوونی هەیە. باسی لەوەش کردووە هۆکاری سکاڵاکە ئەوەیە کە ڕۆژانە شیشێکی یەجگار زۆر داغڵی هەرێمی کوردستان دەکرێت لە ڕێی دەروازەی حاجی ئۆمەرانەوە کە گومرگی سەدان ملیۆن دۆلارە بەڵام هیچ پارەیەک وەرناگیرێت و لێخۆشبوونی گومرگی بۆ کراوە. ئەندامێکی سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ڕایدەگەیەنێت خۆزگە لایەنە بەرپرسەکانی حکوومەتی عێراق وازیان لەو گوتارە توندانە داهێنا. چنار سەعەد عەبدوڵڵا ئەندامی سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بە میدیای حیزبەکەی وتووە خۆزگە لایەنە بەرپرسەکانی حکوومەتی عێراق وازیان لەو گوتارە توندانە دەهێنا. هەندێک جار هەست بەوە دەکرێت دەیانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان پەراوێز بخەن. دەژڵێت چۆن دەتوانن تاگلایەنە بڕیار لەسەر دۆسیەی نەوت بدەن لە کاتێکدا ئێمە ئێستا هاوبەشین لە حکوومەت و دامەزراوەکانی ئەم وڵاتە. هیوادارم ئەو ئەزمونە شکست خواردووە تاقی نەکەنەوە. بەوتەی ئەو سەرکردەی پارتی حکوومەتی عێراق بە درێژایی مێژوو هەوڵی داوە هێزی سەربازی دژی هەرێمی کوردستان بەکاربێنێت بەڵام سەرکەوتوو نەبوو لەوەی پاشەکشەیە بە داوا ڕەوەکانی گەلی کوردستان بکات. بۆیە ئەم ڕۆژ ئەگەر بیر لەو بژاردەیە دەکەنەوە ئەنجامەکەی ئەوەیە هەر شەرمەزاریان بۆ دەمێنێتەوە. دکتۆر شرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان دەڵێت ڕەوشی هەرێمی کوردستان بەرەو مەترسی دەچێت و ئێستا کاتی ئەوەیە هەمووان پێکەوە بەدەسەڵات بڵێن بۆستن. شرکۆ جەودەت لە کۆنگرەیەکی ڕۆژنەمانی داوتی پەخستنی پەرلەمان ڕێگنەکەوتنی هەولێر و بەغدا لەسەر نەوت و گاز و ڕەوشی سلێمانی و دەزوەردانی داهاتی بانکەکان لە هەرێم ڕەوشەکە بەرەو مەترسی دەبات. ئاماژەی بەوەش کردووە ئێستا کاتی ئەوەیە هەمووان پێکەوە بە دەسەڵات بڵین بۆستن. کێشەی ڕێگنەکەوتنی نێوان هەرێم و بەغداش بە هۆکاری ئەوەیە کە نەوتی هەرێم لە دەستی گروپێکدایە کە بە ئاسانی لە دەستیان دەرنایەت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.